ماندووە و جەستەیەکی پڕ لە ئازاری هەیە بە تێپەڕبوونی کات لە مەرێک نزیک دەبێتەوە. هەناسەمتو نەبێت. ڕۆژانە لە ڕێگەی بەکارهێنانی دەرمان و چارەسەری سەرەتایی کەمێک لە ئازار و مەترسیەکانی سەر ژیانی کەم دەبێتەوە. نەهیە داود لە دوای 31 ساڵ هێشتا شەوانە و ڕۆژانە بەدەست ئازاری بەرکەوتنی بە کیمیاویەکەی هەڵەبجەوە دەناڵێنێت. لە سەدا سیەکانی لەدەست داوە، بەڵام تا ئێستا وەک خۆی دەڵێت بەپێی پێویست ئاور لە بەرکەوتوانی چەکی کیمیاوی نەدراوەتەوە. ئەم بەرکەوتەی چەکی کیمیاوی ژیانی بەندە بە بەکارهێنانی حەبەوە و ڕۆژانە دەدەنک حەب دەخوات. سەعات بە سەعات بەرەو خراپیەچم، بەرەو باشی ناچم، ناتوانم بە بەرەو ژوورگا بڕۆم، خەفتێک یەک چرکەیە شتێک بدێت یەکسەرە بورێمە. یعنی ئەوە نییە بڵێ ژیانم ئاڵاتەوەڵە ئەمڕۆ باشم سبەینێ خراپ، من هەموو دقیقەیە یەکشت ببینم ئەمەنە شتەکە زاڵە بەسەر سیەکانمە. سویم ئاوسێ دەم و چاوم ئاوسێ سوورە بێتەوە حەچی خوێنم هەیە تا دەم و چاوم سیەکانم ئیش ناکەن. لە ڕۆژی جیهانی یادکردنەوەی قوربانیانی چەکی کیمیاوی بەشێک لە بەرکەوتوان و بریندارانی چەکی کیمیاوی هەڵەبجە لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیاوی ویادیان کردەوە، بەڵام لە دوای 16 ئەمساڵ کە نەخۆشخانەکە کراوەتەوە تا ئێستا چارەسەری هیچ بەرکەوتوویەکی تێدا نەکراوە. بە بەردەوامی بە دەست چەکەوە ناڵێنین، بە تایبەتی هەناسەتونی و هەروەها هیوا هەیە پێستی هیوا هەیە ئەنوا جۆر برینداریمانەیە. بۆیە ئەمە کاتێکی گرنگە کەوا دەنگی خۆمگەینە جیهان کەوا بەدەمانەوە بێنوە بەداخەوە تا ئێستا خەستەخانەیەکی تایبەت نییە بە بەرکەوتنەوەی کیمیایی کەوا عیلاجمان تیا بکەن. چەند جارێ خەڵکیان بردو بۆ ئێران یان هاوکاریان بەڵام ئەوش کافی نییە، پێویستە بە بەردەوامی ئاگیان لێمان بێ و ئاگیان لە تەندروستیمان بۆی کەوا زیاتر بەرەو خراپتر نەڕۆین. بەرپرسانی تەندروستی هەڵەبجەش دەڵێن چیتر چاوەڕوانی حکوومەت ناکەن و لە ڕێگەی ڕێکخراوە ناحکومی و خێرخوازانەوە هەوڵ ئەدان نەخۆشخانەکە بخەنەکار و بەرکەوتوانی چەکی کیمیاوی تێدا چارەسەر وەربگرن. چی دیکە چاوەڕوان نەکرێت، چی دیکە بەرکەوتوی کیمیایی چاوەڕێم نەخۆشخانەیەکردن بە هەوڵی ڕێکخراوە ناحکومیەکان لەوانە دەستگای ژیان کە بەشێکی گرنگیمانە ناوتە ناو نەخۆشخانەکەویش بەشی دەرونیە تا ئێستا نامۆیە بە بەرکەوتوانی کیمیایی و سەرجەم لایەنەکان. ئێمە چی دیکە چاوەڕێ هیچ لایەنێکی تر ناکەین، نەخۆشخانەکە بە هەوڵی خێرخوازان هەوڵی ڕێکخراوە ناحکومیەکان بە هەوڵی وەزارەتی تەندروستی دەکەینەوە بڕووی هەوڵاتیانە. ڕۆژانە ڕەوشی تەندروستی بەرکەوتوانی چەکی کیمیاوی هەڵەبجە بەرەو خراپی دەچێت و زیاتر لە 25 برینداریش باری تەندروستیان ناجێگیرە. کردنەوەی نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی کیمیابارانەکەش تا ئێستا ئەو هیوا و ئومێدە نەبووە کە بریندارانی چەکی کیمیاوی چاوەڕوانیان دەکرد چارەسەری تێدا وەربگرن و ژیانیان پێ ببەخشێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.